سەرکۆ سەحر بەیانیتان باش من ئێستا لە پێشەنگای نێودەوڵەتی هەولێرم بۆ ئۆتۆمبیل و جوانکاری و پارچەیەدەک ئەم پێشەنگایە ساڵانە ئەکرێتەوە ئەمە 11مین پێشەنگایە کە لە شاری هەولێر کراوەتەوە لەم پێشەنگای ئەم ساڵدا 142 کۆمپانیایی ناوخۆیی و بیانی بەشدارن کە 6 کۆمپانیایان تەنها با بڵێن بە تایبەتی 6 کۆمپانیای دیاریکراو کە لە وڵاتی چینەوە بەرهەمەکانیان هێناوە جای پارچەیەدەک و ئۆتۆمبیلەکانیان خستۆتە ڕوو بە شێوەیەکی گشتی لێرە ئەم بەرهەمانیان خستۆتە ڕوو زۆر جار بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی کوالیتی زۆرا و زۆری ئۆتۆمبیلی براندەکانی زۆرا و زۆر بەشێک لە هاوڵاتیان لە گرفتی ئەویان بۆ دروستە بوو کە پارچەیە دەجیان بەدەست ناکەوت بەڵام لێرە ئەمساڵ بە شێوەیەکی بەرچاو کۆمپانیا زۆرا و زۆرەکان ئۆتۆمبیلی زۆرا و زۆر لێرە خراوەتە ڕوو و ڕێژەیەکی یەکجار زۆریش لێرە لەم ئۆتۆمبیلانە با بڵین پارچەکانیان بەدەست دەکەوێت پارچەی هەتا لە وردەکاریەکان تاوەکو ئەگاتە پارچەی گەورەش جا بەشێک لە هاوڵاتیان لە چەند ساڵی ڕابردوو دەکەم گوێمان لێ ئەبوو کە ئۆتۆمبیلە ئەڵمانیەکان و یان ئەوانەی کە مۆدێلیان زۆر بەرزە و بەتایبەت ئەوانەی تەکنۆلۆژیای زانیاریان زۆر تێدا بەکار هاتووە پێشکەوتون یانوت پارچەکانیان لە هەرێمی کوردستان دەست ناکەوێت من ئێستا لە لای یەکێک لە کۆمپانیاکانم یەکێک لە بەشداربووەکانم کە پارچەی ئۆتۆمبیلی BMW هەیە پارچەی دەگەکانی بە جوانکاریەکانیشەوە و خۆی ئاماژەی پێدا زۆرترین پارچەی لەلایە لە مۆدێلی خواردنەوەتەکان تاوەکوەگاتە بەرزترین مۆدلەکان ئەمە قسە ڕاستەوخۆ لەگەڵ ئەو بکەم زانیاری زیاتری لێوەرگرم سڵاوت لێبێت ئەو کاتت باش بەخێراتنی جەناب دەکەم بۆ پێشانگای هەولێر سپاس دەکەم پێمان بڵێت چەندەمین جارە تۆ بەشداری و پێشەنگایەکە یەکەم جار تا والله ئەمە وەکو کۆمپانیای سامان زەنگەنە یەکەم جارە بەشداری پێشانگای دەکەین تۆ تەنها پارچەی یەدەجی ئۆتۆمبیلی BMW لەلایە ئەمە کۆمپانیای سامان زەنگەنە لە 2004 هەتا ئێستا بەس پارچەی یەدەگی BMW دەفرۆشین هەموو مۆدیلێک لە مۆدیل 9 هەتا مۆدیل 2025 هەموو پارچەک لەلایەمە بەردەستە یعنی ئەگەر زۆر جار هەیە هەر کاتێک بەردەستش نەبیتن بە زووترین کات هەیتمان بە ڕێگای تەیەران بە ڕێگای بەحری هەموو پارچەکان لە دووبێبی لە سینبی لە تورکیابی لە ئەڵمانیابی لە هەموو جێکی دەتانی بە زووترین کات بەردەستکەین کڕیار داوا بکە پارچەیەکی دەگمەن هەبێت لە ناو ئۆتۆمبیلەکە ئەتوانن لە ماوەی چەند بۆ نمونە بەردەستی بکەن بۆی بێ ئەگەر لە دووبێ بیتن بۆ ماوەی 5 ڕۆژ ئەگەر لە سینبی بۆ مای 12 ڕۆژ ئەگەر لە ئەڵمانیابی حسابی تقریبان 14 ڕۆژی لۆ دەکەی هەتا دەگاتە بەردەستمان هەندێک بابەت هەیە ئەوی زۆر دەگمەنە یعنی ئەگەر بەدەست نەبێگەنا زۆربەی مواد هەیە لەلایمە موجودە کەمیەشمان هەیە ئەو پارچانی لێرە لای ئێوە BMW با بڵین زیاتر هاوڵاتیان خواستیان لەسەریان پێویستیان پێ جوانکاریە یاخود بەهۆی ڕووداوەکانیات سۆ تووشیان ئەبن کە پێویستیان پێێتی هەیتمان جوانکاری هەیە گۆڕانکاری بە سارە دێنی حاجی لێ جوانی بکاتن سارەکان برێ ئێم لێ دەکاتە ئێم لایتەکان دەگۆڕی یان هەیە ڕووداوی هاتچۆ هەیە هەموو هاوڵاتێک هەیە پێویستی برێ هەر بۆ ماوەدەک بیتن ئاتەڵی هەبیتن یان دەبلەکانی ئەگەر تێکسوبی هەموو بابەتێک هەیە ئەمە لە BMW هەموو بابەتێکمان هەیە لە بۆدی بیتن لە ناوی بیتن لە حەدادیبی لە ماوەدی مەچنەوی هەموو ماوەدەکمان بەردەستە لە ڕۆی نرخەوە بارگرانی نییە بەسەر هاوڵاتیان و نرخەکانیان چۆنن نرخەکان ئاتا سەردانیمان نەکە نازان ینی نرخەکان گونجاوە لە چاو وڵاتەکانی دەرەوە وەکو تورکیا وەکو دووبەی هاوڵاتی بخۆی وەچێتە کنەمە دەزانین نرخەکانمان کووە ئەویش دەگرێتەوە سەر نرخ دەگرێتەوە سەر کوالیتی یعنی موادی ئەسلی تۆزەگرانە بەخۆی موادی دەزان موادی ئەڵمانی تۆزەگرانە سەریان موادی سینی هەرزانترێ بەس ئەویش دەگرێتەوە سەر کوالیتی یعنی کوالیتی سینی هەندێک کوالیتی هەیە بخۆشی سەری بەرزە هەندێک شەریکات هەیە هەندێک براند هەیە هەندێک مارکە هەیە سەریان بەرزە هەندێک براندیکە هەیە سەریان گونجاوترە بەس دەگرێتەوە سەر کوالیتی موادەکە موادەکان دەگرێتەوە سەر سعر ینی ئەگە موادی کوالیتی بەرزبی قچەک سعری گرانە ئەویش دەگرێتەوە هاوڵاتی زۆر جا هەیە گلەی هەیە سەرەکان بەرزە ئەگە کوالیتی خراپ دەینی گلەی هەیە درێ بە کەلک نایە یعنی یەک دوو مانگ ئیش کرێت دوایە تێک چتەوە ڕامان ئەگەر گوێبیستی من بیت کردووە پێم خۆش بوو پرسیارێ بکەم ڕامان ئەگەر گوێبیستی من بی پێم خۆش بوو پرسیارێ بکەم لەو بەڕێزەی کە کەلوپەلی ئۆتۆمبیل ئەفرۆشن ئیتر کەلوپەلەکان بە پێی جۆری کوالێتی و بە پێی ئەوەی کەلوپەلەکان لەکوێوە هاتووە بەڵام ئەمە پرسیاری ئێمەی هاوڵاتیە ئەگەر پارچەیەکمان بێ بۆ ئۆتۆمبیلەکەمان ئەڵێ لە سلێمانی ئەم نرخەی هەیە
لە هەولێر ئەم نرخەی هەیە لە کەرکووک ئەم نرخەی هەیە ئەم گۆڕان هەر یەک پارچەشەوە یەک کۆمپانیاش ئەم بەرەمەی هێناوە بۆچی جیاوازیەکی زۆر هەیە لە نرخەکانە لە نێو شارەکانە پێم خۆشە باسی ژێوەمان بۆ بکە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئەو کەلوپەلانەی زۆر پێویستە بۆ ئۆتۆمبیلەکان زۆرینەی لە هەولێر هەیە لێرە لە سلێمانیشێ بەڵام جیاوازیەکی زۆر لە نرخەکانە هەیە بەڵێ هاوکارم پرسیارێکی لا دروست بە وەک پرسیاری هاوڵاتیان ئاڵێ زۆر جار پارچەیە دەگەکان کە هەیە لە شارێک بۆ شارێکی دیکەوە نرخەکانیان جیاوازە بۆ نمونەکە تۆ گڵۆپ یان لایتی ئۆتۆمبیلێکی BMW لایە لە سلێمانی نرخێکی دیاری کراوە بێ لە هەولێر بیکڕی نرخێکی دیکەی ئەمە بەهۆی کوالێتیەوەی هۆکارەکەی چی کە نرخەکانە گۆڕ بخۆی حتا لە ناو معمل لە سین یان لە ئەڵمانی مارکە لەوە مارکە سعریان فەرقی هەیە ینی هەموو ناگرێتەوە یەک سعر بیتن ناتانین ئەنی هەموو زۆر جا هەیە دەچمە کۆمپانیەک سعری برێ دیاریکراوە هەندێک سعر تقریبا $50 $40 فەرقا ئەو دەگرێتەوە سەر کوالێتی موادەکەی شەریکەی ئەوە هەندێک زەمان لەگەرە زۆر جار هەیە لای تەکمان هەیە زەمان یەک ساری لەگەرە هەیە 5 مانج لەگەرە هەیە بێ زەمانە ئەو دەگرێتەوە سەر کوالەتی موادەکە و لێ سعرەکان جیاوازی هەیە ناتانین ئەمە برێ سعری هەولێر لەگە سلێمان لەگە دووەک هەموو یەک سعربی ناتانین ئەو شتە نییە شێوازی ئەوەی کە ئەڵێ زەمانی هەیە جیاوازیەکەی ئەوەیە کە بە فەرمیکە ئێوە لەوێ ئەکڕنیان ئەوەیە کە لە بازار بە ئەوەی پێڵێن تیجاری ئەوەیە کە ئەیهێنن نه ئەمە بری تعاملما هەیە زۆر بڕاند هەیە ئەمە وەچیلین لێرە لە عێراق زمانی دەداتەما هەر لایتە مشکلێ هەبوو ئیشکالە شەبوو لەومان دەگۆڕی یان لەومان سادەکە یان عەقلەکان دەگۆڕی ئەوە دەگرێتەوە سەر شەریکەی اتفاق بینی خۆت و شەریکەیە یعنی کو تعاملیان لەگە دەکەی ئەتووەگە موادەکە دێتن کوالەتی بەرز بیتن شە گرانتر دەکڕی شتێکی بەخۆش لێ بکانە ینی زەمان دەدەی لەسەر وەستی زەمان لۆ دەکەی ئاتا ساڵێک ئاتا 5 مانگ ئاتا 2 مانگ دەگرێتەوە سەر سعرەکان ئەوانە دەگرێتەوە اتفاق بینی خۆت و مشتری هەولێر و بینی خۆت و مشتری یعنی بە خۆت و لەگەر ئەو شەریکەی تعاملیان لەگە دەکەی زۆر سپاس دەکەین سپاسکە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بەڵێ وەکەوەی کە ئاماژەی پێدا بەشێک لە ئەو پارچانێک کە هەیە کوالێتی زۆری ئەو کەلوپەلەیان ئەو پارچانێک کە دەهێنرێت لە کۆمپانیایەک لە بڕاندێک بۆ بڕاندێکی دیکەوە جیاوازە لە بازارەکاندا لە بازارەکانی هەرێمی کوردستان وەکەوەی ئێمە تێبینیمان کردووە و ئەو هاوڵاتیەش ئاماژەی پێدا بە شێوەیەکی گشتی زۆر جار گرفتی ئەوە دروستە بێت کە هاوڵاتیان لە پارچەکان دڵنیانینە کە پارچەیەک ئەکڕن پارچەی ئۆتۆمبیلی یەدەک دوای چەندین با بڵێن چەند ماوەیەک لە بەکارهێنانی گرفتی بۆ دروستە بێت بۆ نمونەیەکێک لەوانە لایەتیان گڵۆپی ئۆتۆمبیلە کە گەر هاوکارم ئاماژەی پێ بدات ینی وێنەکان بگوازێتەوە ئەم گڵۆپ و لایتانەی کە زۆر جار لە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ هاوڵاتیان زۆر پێویستیان پێبێت کە بیکڕن و بیگۆڕن بە شێوازێک دروست بووە لە ناو بازارەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی کە بە پارچە کۆپیەکان دەهێنرێتە ناو بازارەکان کەەوە چاودێریەکی وردی لەسەر نییە بە نرخێکی گرانیش ئەفرۆشێت بەڵام دوای بەکارهێنانی ماوەیەکی کەم ئیتر ڕەنجی ئەگۆڕێت یان تیشکەکەی لاوازە بێت بە شێوەیە کە بە شێوەیەکی بەرچاو بە دیارەکەوێت جا وەکەوەی ئاماژەی پێدا دەربارەی پارچەکان ئەمە بارودۆخەکانی پارچەی یەدەگە لە بازارەکانی هەرێمی کوردستان لە پێشەنگاکە وەک ئاماژەشم پێدا زاران گلەی ئەوە هەبوو کە ئۆتۆمبیلی چینی کە ئێستا زۆر باوە خەڵک لە هەرێمی کوردستان ڕووی تێکردووە ئیکڕێ کە پارچەکانیان دەست ناکەوێت بەڵام چین ئیشی لەسەر ئەم بابەتش کردووە دیارترینیان ئەو پێشەنگایە کە 6 کۆمپانیان بەشدارن پارچەیەکی یەکجار زۆر لە پارچەکانیان لێرە بەردەستن ئیتر لێرە لە لای دەستە چەپی منەوەش کۆمەڵێک ئۆتۆمبیلی کلاسیکەی ئەگەر ئەو وێنانەشتان بۆ بگوازمەوە دوێنێت تایبەت کرابوو بە نمایشی ئۆتۆمبیلە کلاسیکەکان سەر کۆسەهر کە لێرە نمایشێکی تایبەتیان کرد ئۆتۆمبیلە کلاسیکەکان ڕێژەیەکی زۆریان بەشدارە کە هەریەکە و نرخێکی زۆر و هیوای تێدا هەیە بۆ نمونە مۆدلەکەی لە 1985 بە پێی براند و شەریکەکەی ئەگۆڕێت و ڕێژەیەکی کەمیش لە با بڵێن ڕۆیشتنەکەی کەمەمە ڕێژەی ڕۆیشتنەکەی کەم بۆ تاوەکو ئێستا چەند هەزارێک بۆ نمونە 50,000 کیلۆمەتر ڕۆیشتووە کە لە کاتێکدا مۆدیلەکەشی 1985 جا ئەمە بەشێکیانە لەو ئۆتۆمبیلانە و ئۆتۆمبیلی زۆرا و زۆری دیکەشی لێە وەک ئەوەی کە ئاماژەم پێدا وەک پێشتریش پێم وتن 142 کۆمپانیا بەشدارە لە پێشەنگاکە 6یان چینیە و ئەوانەی دیکەشیان بەشێکیان هینا خۆی کوردستانن بڕیاریشە تا ئەمڕۆ ساعت ئەوتی ئێوارە ئەم پێشەنگایە
لە شاری هەولێر بەردەوام هەبێت.